پرسی ریفراندۆم و سەربەخۆیی باسی گەرمی لایەنە سیاسیەکان و چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستانە. دیاریکردنی کاتی ئەنجامدانی ئەو پرسە و میکانیزمی ئەنجامدانی و پشتگیری و دژایەتیکردنی بۆچوونی جیاوازی لایەنە سیاسیەکانی بەدوای خۆیدا هێناوە. هەریەک لە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بجوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و کۆمونیستی کرێکارانی کوردستان لەگەڵ ئەوەی لەگەڵ پرسی ریفراندۆم و سەربەخۆیی کوردستاندان، بەڵام بە گرنگی دەزانن سەرەتا بارودۆخی سیاسی و ئابووری هەرێم چاک بکرێت و ڕێز لە ئیرادەی گەلیش بگیرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دەوڵەتی سەربەخۆیە لەگەڵ ئەوەیە کە هەموو کارێک بکرێت بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان و ئەمەش بە ڕێگا چارەیەکە بینین تا هەنگاوێکی گرنگ بێ بەوەی کە دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە ئاسایی بکرێتەوە و لە ڕووی ئابووریەوە ڕێک بخرێتەوە و پەیامێک ئاراسی لایەنەکانی دەرەوەی هەرێم بکرێت تاکو ئێمە وەکو گەلی کورد ئەتوانین بە ئاشتی بە تەبایی لە نێوان نەتەوە جیاوازەکانە لە ناوچەکەیە بە ئازادی و بە ئاشتی بژین. بەجووتنەوەی گۆڕان پێی وایە ئەم ریفراندۆمە، یعنی ریفراندۆمی 25 نۆ ریفراندۆمێکی نایاساییە بە جۆرێک لە جۆرەکان و ریفراندۆمێکی سیاسی و بۆ مەبەستێکی مەرامێکی سیاسی و حیزبیە، بۆیە بە هیچ شێوەیەک پاڵپشتی ئەم جۆرە ئەم ریفراندۆمە ناکە و پێی وایە دەبێت مەسەلەی ئابووری کە مەسەلەیەکی گرنگە تایبەتە بە مەسەلەی هاوڵاتیانەوە ئەبێ لە بەرچاو بگیرێت و ناکرێت بەروارێک بکەین مقدەسی کەین، ینی لەوە گرنگتر بێت کە بیگۆڕینەوە بە تەبایی خۆمان. لەبەرەوە بەڕاستی تەبایەکە موهیمە. ئێمە لە پێناوی تەبایی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان چونکە بۆ خۆتان نەزانن سەربەخۆیی پەیوەستە یاخود باوا بڵێن پێویستی بەوە ئەیە بەڕاستی گوتارێک یاخود با بڵێن بۆچوونێکە بێت کە بۆچوونی بان حیزبەکان بێ. بەڵام ئێمە لە ڕوانگەی خۆمانەوە پێمان وایە شەرایطێکی گونجاو بۆ ریفراندۆم ئەو شەرایطەیە کە خەڵک بتوانێت بە شێوەیەکی ئازادانە لە دوور لە زەخت و زۆر بتوانێت دەنگی خۆی لە دوور لە هەڕەشە و ئازادی سیاسی بۆ حزابەکان بکرێ بۆی کە چ ئەوانەی مخالفن بە ریفراندۆم جابوونەوە چ ئەوانەی بەڵی پێدەن قسەکان و بەرنامەی خۆیان بۆ خەڵکی کوردستان بڵێن تا هەلومەرێکی ڕۆشن هوشیارێکی تەواو بخەنە بەردەمی خەڵک. کادرێکی پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێت پێویستە لە کاتی خۆیدا پرسی ریفراندۆم ئەنجام بدرێت چونکە پرسێکی نیشتیمانی و نەتەوەییە پاشان دوای ریفراندۆم کار بکرێت بۆ چاکردنی بارودۆخی هەرێم. بۆیە ئەم مناقەشاتانەی کە هەیە لەسەر ئەو بارودۆخەی بەڕێزت ئاماژەت پێەیە ئەمە ئەتوانرێ هەڵبگیرێت بۆ دوای قۆناغی ئەنجامدانی ریفراندۆم لەو ساتە وەختەوە ئێمە بە هەمەلایەنە بە کۆدەنگی کار بکەین لەسەر ئەو پرسانەی کە مەسەن پرسی هەموو کۆمەڵگایە، پرسی هەموو چین و توێژەکە کە ئەویش باشکردنی قوت و گوزەران و خۆشگوزەرانی هاوڵاتیانە. لەگەڵ ئەوەی بڕیار درا ڕۆژی 25 ئەیلولی ئەمساڵ لە کوردستان ریفراندۆم ئەنجام بدرێت، بەڵام لە ئێستادا لەسەر ئەو پرسە ڕاوبۆچوونی جیاواز هاتۆتە ئاراوە. بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە کە ریفراندۆمێکی سەرکەوتوو پێویستی بە چارەسەرکردنی کێشە ناوخۆییەکان و پاڵپشتی ناوخۆیی و نێودەوڵەتی هەیە. هێمن کەمال، کورسات نیوز.